8 ساڵ بەر لە ئەمڕۆ لاوێکی خوێنگەرم و نیشتیماندۆست سوێندی خوار بە پیرۆزی خاک کە درێژە پێدەری کاروانی خەبات و شۆڕش و تێکۆشان بێت بۆ خاک و نیشتیمان. بەڵام چ جۆرە شۆڕشێک؟ بێگومان شۆڕشێک کە پێنووسچەکی دەست و زانست ڕووگەی تێکۆشان بێت. ئالێرەدا ئەمڕۆڵەی نیشتیمانە جوامێرانە مۆمێکی داگیرساند کە بوو بە ڕووناکیەکی پڕشنگدار بۆ نەوەی داهاتوو کە ئەمەش باخچە و قوتابخانەی منداڵانی بام بوو. بێگومان بنیادنانی بنکەیەکی ئەکادیمی پێشکەوتوو بە ناوی باخچە و قوتابخانەی منداڵانی بان لە قۆستنەوەی دەرفەتێکی گەورە بوو و دەستکەوتی تاکێکی مەزن و زانستخواز و پێشەنگ خواز بووە کە بەڵێنی داوە ژینگەیەکی ئەوتۆ دروست کات کە دایک و باوکان بەو پەڕی متمانە و باوەڕەوە دەستی ڕۆڵەکانیان بخەنە دەستی و لە پرۆسەی کلاسیکی پەروەردە بەرەو مۆدێلی نوێی پەروەردە هەنگاو بنێن. ئەم دەستکەوتە مەزنا بە ناوی باخچەی منداڵانی بان لەلایەن بەڕێز مامۆستا گۆران ڕەضا حوسێن لە ساڵی 2017 دامەزراوە کە تێیدا ستافێکی لێهاتوو نوێخواز و کارامە بەو پەڕی دڵسۆزیەوە ماندوونە ناسانە بە ئامانجی پێگەیاندنینەوەی داهات و خەبات دەکەن. باخچەی منداڵانی بان سەرەتا لە چەند هەنگاوێکی سادە و بینای سادە دەستی پێکرد کە ژمارەی منداڵەکانی تەنها 32 منداڵ بوو، بەڵام لە ساڵانی داهاتوو بە جۆرێک پێشکەوتنی بەخۆیەوە دی کە ژمارەیان زیاتر لە 150 منداڵ بووە کە ئەمەش گەواهی دەری سەرکەوتنێکی پڕ لە شانازی بووە بۆ ئەم باخچەیە. لە باخچەی منداڵانی بان هەموو ساڵێک بە وزە و بیرۆکەی نوێ بە کوالێتی بەرز کار لەسەر بنیادنانینەوەیەکی بەهرەمەند کراوە بە سوودوەرگرتن لە تەکنەلۆجیا و ئەنجامدانی جۆرەها یاری بۆ بەهێزکردنی لایەنی هزری و چالاکی و جۆراوجۆر و پەیڕەوکردنی نوێترین تەکنیک و زانست و دۆزینەوەی بەهرەی ڕۆڵەکان وەک وێنە کێشان، وەرزێش، چیرۆک، میوزیک، شانۆ، زمان، تەکنەلۆجیا. و بۆ فراوانکردنی هەگبەی زانستیان و ئاشناکردنینەوەی نوێ بە کلتور و مێژ و زمانی کوردی گەشت و چالاکی تایبەتیان ئەنجام داوە بۆ باخچەی ئاژەڵان، شاری یاری سمایلاند و هەپی کدزۆن و بەسەرکردنەوەی ئاگرکوژێنەوە و ئەنجامدانی چالاکی بەکرداری و بەشداریکردنیان لە چالاکی زانکۆکان لە ڕۆژی زمانی کوردی و هەروەها یادی ڕۆژنامەی کوردی و بەشداریکردنیان لە چالاکیەکانی تایبەت بە نەخۆشخانەی نانەکەلی. هەروەها لایەنی تەندروستی و دەرونی پەپوولەکان بەشێکی هەرە گرنگ بووە لەم باخچەیە کە ستافێکی تەندروستی پێشکەوت و توێژەری کۆمەڵایەتی هەمیشە لە ڕیزەکانی پێشەوە بوون لەبەرەوەی تەندروستی و ئارامی ڕۆڵەکان هەمیشە مانەوەی باخچەی منداڵانی بان بووە لە ڕیزەکانی پێشەنگ بوون. بێگومان کاروانی پڕ لە خەباتی باخچەی منداڵانی بان لێرەدا ناوەستێت، بەڵکو بەردەوام بەو پەڕی نوێخوازی و بیرۆکەی جیاواز درێژە بە خەباتی زانستی دەدات و بەردەوام دەبێت بە پردێک بۆ گەشتنی ڕۆڵەکانی نیشتیمان بە داهاتوویەکی بەرهەمدار.